بسم الله الرحمن الرحيم. الحمد لله الذي أسبغ علينا النعمة ورضي لنا الإسلام دينا وجعلنا خير أمة، وبعث في الأميين رسولا منهم يتلو عليهم آياته ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة. وأصلي وأسلم على النبي المبعوث رحمة للعالمين، من الله به علينا منة أي منة، وعلى آله وصحبه حفظة الكتاب والسنة. أما بعد، پێشەکی کە ئەمەوێ باسی کۆچ بکەم، لە دڵۆ زۆر خەجاڵەتم کە من باسی ئەو کۆچە بکەم، باسی کۆچی ئەسحابە. تەبعەن ئێستا کاتی باسی کۆچەکرێت، چونکە کۆچی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام کەوتووەتە ڕەبیع الئەوەل. ئێمە من خۆم زۆر خەجاڵەتم زۆر لە دڵۆ کە باسی ئەو کۆچە ئەەکەین، و ئەزانین شتێکی ئاسایی بووە یانەکو بە هەموو کەسێک کراوە، یانەکو کەسێک بە خۆی دانیشتووە ئێستا لە ماڵا و پۆستێکەکە کۆچ بۆ دروستکردنی دەوڵەتێکی مەسەلەن شەرعی بوو، کۆچ بۆ ئازادی دەربڕین بوو، کۆچ بۆ نەهێشتنی زوڵم بوو، کۆچ بۆ ئەو کارانە بوو. ئەوەی کە تەبیعەتی منتەقەکە من اختیاری تاریخ و جوغرافیای کۆچەکەم کردووە، یان زەمان و مەکان، کات و شوێنەکەی اختیارکردنەکەی چی بووە. خۆ ئەبعادی زۆر ئەم کۆچە باسیکەین، بەڵام زۆر لەوە خەجاڵەتم کە من لە ئاستی باسکردنی سەحابەیەک بم، یانەکو ئەو هیجرەتە کە کراوە بە فەردی و بە جەماعی. چونکە ئەگەر بەس تەنیا ئەوە باسکەین، من ڕێگەیەکی 200 کیلۆمترین بڕیوە لە سلێمانی بۆ هەولێر بووەوەی ئێوەی ئازیز ببینم و ئەم باسە بکەین بە یەک ئینشاءالله. یعنی ڕێگە ئەمان و سیارەی تەبرید و شوێنی خۆش و نەعەزیەت و نەترس و نا هیچ ناڕەحەتیەک، ئەمە بەراوردی کەین بە ڕێگەیەکی 500 کیلۆمتری زیاتر، چونکە ڕێگەکانیان دوورتر کەوتوتۆ، نەچوونە سەر ڕێگەی عام، بەڵکو بە ڕێگەی دوورترە چوون، و ئەو هەموو عیون و جەواسیس و مراقەبە و سەیتەرە و مەفرەزە و جائیزە کە بۆ گرتنەکە کراوە، تاوەکو ئەو مەسیرەی کە نازانن دوای ئەوە چی لێ دێ، ئەمانە ئەم کارە چی بەسەر دێ. لەبەرەوە پێشەکیەکەی خەجاڵەتیە کێشم کە لە ئاستی ئەوە بم کە باسی ئەو شتە بکەم، بەڵام هەتەنیا اختیاری مەوزوعێکەکەین لە تاریخ و لە جوغرافیای کۆچە، بۆچی ئەم کاتە هەڵبژێرا و بۆچی ئەو شوێنە هەڵبژێرا. ئەمەش نە لەبەرەوەی کە ئێمە حەدمان هەیە باسی ئەوە بکەین، بەڵکو ڕوونکردنەوەیە کە دەین و ئینشاءالله خوای گەورە وەکو یعنی حسابمان کاوەکو لە بابی ئەوەی کە ئەنەس ئەفەرمێ ڕەزای خوای لێبێ، ئەو ئەفەرمێ لەبەر ئەو حەدیثە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ المەرء مع من أحب، من عملی ئەبوو بەکر و عومەرم نییە، بەڵام ڕجام وایە خوای گەورە لەگەڵ ئەوانە حەشرم کاوەکو ئەوان حسابم بۆ بکە. ئەنەس وای فەرموویەتی ڕجام وایە وەکو ئەبوو بەکر و عومەر، ئەبێ ئەبوو بەکر و عومەر چیان کێشابێ ڕەزای خوایان لێبێ لە هەمویان، کە فەرمێ بەمەدام بۆ خۆشەویستی پلە دەگەێتە خۆشەویستەکانت، من خۆشەویستی ئەوان پێمەگەێنێ، ئەم گەێنێتە ئەوانەگینا عەمەلی ئەوانم قەت نەبووە. ئازیزان، زۆر قسە ئەکرێ دەربارەی ئەم هیجرەتە، ئەم کۆچەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە بەراورد ناکرێ بە هیچ هیجرەتێک. ئێستا هەر ئەو خەڵکەی کە ئەچێ بۆ ئەوروپا پێوترێ هیجرەی غیرە شەرعی مەسەلا، بەحساب ئەگەر لە ڕێگەیەکی ڕسمیەوە بڕوا پێوترێ هیجرەیەکی شەرعی. یانەکو خەڵکێک ئەگەر بگاتە مەکە لە ڕێگەیەکی شەرعی، یعنی بە جەواز و ڤیزەیەکی مەزبوط و تەسریحی هەبێ، ئەمە پێوتێ شەرعی، ئەوەکەی تر پێوتێ ناشەرعی. بەڵام بەراورد کەین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خەڵکی مەکەیە، ولادەی مەکەیە، باوکی چونکە باوکی بە گەنجی مردووە، 23 ساڵ تەمەنی بۆ عەبدوڵڵا، ناوبانگ هی عەبدولموتەلیبە، سەید و گەورەی
نەبەس قوڕەیش و مەکە بووە بەڵکو بەڕێز بووە لە ناو هەموو عەرەبا بەڕێز بووە. اختیاری مەکان مەکە عاسیمەی سەقافی و تجاری و دینی جەزیرەی عەرەبە، وەکو مووقع تقریبا نەکەوێتە وەسەتێکەوە چونکە دوایەوە سەحرایەکە بەشەری تیا ناژی، ئەو شوێنانەی کە زیاتر بەشەری تیاژی مەکە کەوتۆتە وەسەت. عاسیمەی دینیە چونکە حەج و عومرەی تیاکرێ لەبەرەوەی بەیتی ئیبراهیمی تیاکە کە ئێمە پێڵێن کەعبە، ئەوان پێیان وتووە بەیتی ئیبراهیم. و عاسیمەی سەقافی بووە لەبەرەوەی کە هەرچی منتەدەیات و ئەشعار و بەیت و هەج و مەدح و زەم و غەزەل و ئەمانەیە هەر وەکو بازاری بووە و حتا قورئانیش کە فەرمێ بەردوغەی قوڕیش دابەزیوە لەبەرەوەی کە یعنی ئەوان لە ئەو پەڕی بەلاغەتا بوونەوە لەوێ بازاڕیان بووە و شوێنێکی تیجاری بووە چونکە سێ بازاری گەورە وەکو چۆن ێساڵێن پێشانگای نەودەوڵەتی تایە کراوەوە. معروفە کە بیزاعی قوڕەیشیش ڕحلەتە شیتایی وەسەیف وە ساڵی 2 کاروانیان کردووە، جارێکیان هاوینان بۆ شام و لەبەرەوەی فێنکە و زستانانیش بۆ یەمەن، لەبەرەوەی شام بە کەڵکی زستان نایە قافڵە بڕوا لەبەرەوەی یەمەن وڵاتێکی معتەدیلە. ئێستان پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەزانێکەوە دعوە چەقی بەستووە ڕێناکە کەس لەوە زیاتر مسلمان نابێ. دوای ئەو هەموو معجزە، دوای ئەو هەموو دعوەیە، دوای ئەو هەموو ڕوونکردنەوە، ئەوەی کە مسلمان بوو ئەو هەموو ئازارەی چەشتووە ماوە تۆ لەگەڵیان و ئەوەی کە باوەڕناکە ئیتر شتێکتر نەماوە بۆی باز بکرێ. چەند معجزەشیان داوا کردووە وەکو انشقاقی قەمەر هەمویان کە بینیوە، وەکو ئیسرا و معراج کە چەند معجزەیان بینیوە کە باسی کردو بۆیان. ئێستا شتێک نەماوە محاولاتەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە مەهجەرێک بدۆزێتەوە، شوێنێک بدۆزێتەوە بۆ داوەکی. یعنی ئەگەر دانیشتایەبی وتایە من داوای خەڵکم کردووە وتر خەڵک هەرەوە ئیستیجابەی هەیە وەکو هەر پێغەمبەرێکی تری، ئەو کاتە ئیسلامی ئەمڕۆ نەبوو، هەر ئەو جیلە هەر ئەو خەڵکە بۆ خوا نەپووکانەوە دانەدانیان لێ ئەمە ئەوانیان کە لە حەبەشە مابووە ئەمردن فترەیەک، ئەمانیان کە لە مەکە بوو کۆتاییان پێ هات و تەواوە بوو. بەڵام چونکە قورئان کتابی حکمە، إنا أنزلنا إليك الكتاب بالحق لتحكم بين الناس بما أراك الله، ئەم کتابە بۆ حکم هاتووە فاحكم بينهم بما أنزل الله، باسی حکمەکە ئەبێ بە دوای کیانیە مەهجەرێک شوێنێک بێگەر لادەیەکیش بێ مهمەوەی حکمکە. بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم اختیاری حەبەشەکە بۆ ئەصحابەکانی لە ڕووی چیوە؟ لە ڕووی ئەوەی تەفەرقوا في الأرض فإن الله سيجمعكم، لەبەر ئەو عەزیەت و تعزیب و ناڕەحەتکردنە لەوێ مەلیکێکی عادلی تایە کە زوڵمی لێ ناکرێت لەلایە. ئەمە وەکو چییە؟ وەکو وەڵێن هێلکەکانت مەکە یەکسەبەت، بۆی هەمومان لێرە تیا نەچین، ئەگەر تیا بچین لە شوێنێتر چەکەرەکەینەوە، لە شوێنێتر ماوین. بۆیە ڕێگەی نەدا ئەوانی کە لە حەبەشە بوون چوون بۆ حەبەشە تەنیا لەوێ ئیقامەیەکیان وەرگرت نەیانتوانی داوە بکەن، نەیانەتوانی دەرچن. 16 ساڵ ماونەتەوە لە دوای سولحی حودەیبیە کە ئەمانی وەرگرت، ئاعترافی وەرگرت، نفوزی زیادی کرد، حلفی دروسە کرد، ئەنجا هاتنەوە کە هاتنەوە کاتی غەزوەی خەیبەر بوو. ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ خۆی اختیاری حەبەشە ناکات؟ دوو جار ئەسحاب دوو جار هیجرەیان کردو بۆ حەبەشە، لەبەرەوەی حەبەشە تەنیا لجوویەکی ئینسانی بوو، لەوێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نابێتە خاوەن حکم. اختیاری تایفەکە لە ڕووی ئەوەی کەوا علاقەیەکیان هەیە لەگەڵ خەڵکی مەکەوە توانی احتیوای مەکە بکا لە دەرەوە. جوابی تایف هەمومان نەزانین کە ناخۆشترین ڕۆژی ژیانی وەکو لە صحیح بوخاریە دایکە عایشە پرسیاری لێکە هل أتى عليك يوم أشد عليك من يوم أحد، فەرمووی ئەو ڕۆژە بوو کە یعنی وامان نەزانی کە ئوحود ناخۆشترین ڕۆژێتی، فەرمی ئەو ڕۆژە بوو کە لە تایف دەرکرا. خۆ کەسیش نەکوژراوە، بەڵام بێکەسی و غەریبیەکەی زۆر لەوە سەختتر بوو لەو ڕۆژەی کەوا لەو حودا لیان شەید بوو شکستیان هێنا، چونکە ئەسلی قەوارەکەیان مابوو لە دوای حودیش. ئەمەش واردە لە حرباکە بکوژرێ و الحرب بين ناسجال وەکو ئەبوو سوفیان وتی نەنال منه ينال منا، لێدەین و لێمانەدا، بەڵام قەوارەکەی ماوە. بەڵام لە ڕۆژی
طائفة يعني بێغەریبێکی بێحەد بوو، زۆر ناخۆش بوو بەسەریان نەهات. ئەڵێن هەندێک لە ئاهلی سیەرە فەرموون یەکێک لە اختیارەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەمەن بووە. یەمەن، بەڵام یەمەن طبعا شوێنێکی متەنەوعە لە هەموو ڕوویەکو، لە ڕووی ئەحباشۆ، لە ڕووی سەیتەرەی فارسۆ، لە ڕووی قەبائیلی عەرەبێ ئەسڵیەکان بوو، لە زۆر ئەهلی کتابی تایە، وەکو معازە نێرە ئینەکە تەئتی قەومەن ئەهلی کتاب، لەبەرەوە تەنەوعێکی تایە، بەڵام ئەڵێن بە تەمای مەئرب بووە کە خۆی پێ نیشانەدرێ ئوریت دارە هیجرەتیکم أرض ذات نخل بين حجارتين بين لابتين بين حرتين، شوێنێکم پێ نیشان دراوە کەوا ئەبێ کۆچکەن بۆی شوێنێکی ئەرزێکی سەهلی منبەسیتە تەختە و دار و بۆیسانێکی دارخورمای زۆری تایە و چواردەوری شاخی ڕەشی سوتاوی بە چواردەورۆیە. فذهب وهلي إلى أنها هجر. خەیاڵم بۆ کوێ چوو کەمە شاری کوێ بێ؟ هەجەر. هەجەر کوێ ئێستا؟ ناوەکەی ئێستا ناوی چییە؟ هەجەر کوێ؟ هەر لە حەدیسی تری شاهاتووە هەجەر، قیلال و هەجەر ئەفەرمێ پێم نیشان دراوە لە بەهەشت گەڵاکانی وەکو گوێی فیلە، بۆڵەتریەکان دانەتریەکانی بەقەدەر قیلال و هەجەر، بەقەدەر قولەی ئەمەی ناڵێن قولەتەین، هەر قولەیە چەندێکە بەقەدەر کوپەیەکە بێ، گۆزەیەکە بێ. ئەفەرمێ هی هەجەر، یعنی دیارە هەجەر معروفە. هەجەر ئێستا کوێیە لە وڵاتە؟ ناوی چییە؟ شاری ئەحسایە، شاری ئەحسا کە کەوتۆتە منتەقەی شەرقی لە نزیکی ڕیاضە، شارێکی شیعەنشینیشە طبعا. ئەفەرمێ خەیاڵم بۆ هەجەر چوو کە بۆ هەجەر بڕۆین. هەجەریش چەندێ دوورە لە مەکەوە؟ 2000 کیلۆمتر دوور. ئەبوایە بچوونایە خۆ. فإذا هي يثرب. کوێ دەرچوو؟ یەثرب دەرەچی. اختیارکردنی جارێ شوێن باسکەین بۆچی یەثرب لە هەموو شوێنەکە. ئەفەرمێ پێم نیشان دراوە وام زانی هەجەرە سەیرەکەم یەثرب دەرەچی، لەبەرەوەی یەثرب کە دوایی ناوەندرێ بە مەدینە شارێکە اقتصادیەن ئەبێتە سەر ڕێگەی قافڵەی قوڕەیش کە ئەوان افتیخاریان بە ئیلافی قوڕەیش ئیلافی رحلة الشتاء والصيف. یعنی ساڵانە ئەوان دوو کاروانیانە خستە ڕێ، هەر کاروانێک 1000 حوشتر بوو لەو شتانی کە خۆیان هەیان بوو، وەکو پێسەی حەیوان و وەکو ڕۆن و وەکو کەشک و وەکو مەسەڵەن ئەم شتانیان بوو، ئەچوون بەزایعەکانیانە برد بۆ شام، هەر جارێ بۆ شوێنێکی شام، ئەیان گۆڕیوە بە قوماش و بەو شتانی کە خۆیان نەیان بوو، باعتیبارەوەی عاسیمەیە و حەجی تیاکرێ و بازاڕی تایە، پێویستیان بەوە بوو دائیمەن وەکو ئێستەی مەکە کە دائیمەن دعم بکرێ، مەسانعی هەبێ و تیجارەتێکی زۆر گەورەی تیابوو. بۆیە بینی سەحابە مەکیەکان زۆربەیان تاجرن، زۆربەیان توجارن. اختیارکردنی ڕێگەکە هەر جارێ مەدینەکە یەثرب ئێستا لەبەرو لەسەر ڕێگەی شامە، فەزلی شام دەرەخا، چونکە 3 جار پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەفەری کردووە هەمووی هیچ کامیان یەمەنی تیانە. جارێکیان لەگەڵ ئەبوو تاالبە، جارێکیان بزاعەکەی خەدیجە بابەر لەوەی کەوا شووی پێ بکە، و جارێکیان لە ئیسراشە. هەرسێکی بۆ کوێ ڕوا؟ بۆ شام، دیمەشقە، بوسرایە، قودسە، غەزەیە، اختلافاتێکی تایە لەوەی کە تەکیدین کە ئەقسایە لە مەسەلەی ئیسرا و میعراجەکە، ئەوەکەی تری تر ئایا چۆتە دیمەشق و بوسرا
مثلا لا رحلكي ابو طالب آية گەیشتووەتە مثلا شام نەگەیشتووە والحاصل خۆی بۆ خۆی تەوەجوهەکەی دیارە بەرەوکوێکی ڕحلەی شیمالی هەیە کەوا شامە نەوەکو ڕحلەی جنوب کە یەمەن بێ مەدینەش ئەکەوێتە سەر ڕێگەی کامیان ئەکەوێتە سەر ڕێگەی شام وانە باش ئەکەوێتە اقتصادیان کە ئێستا هەموو دنیا یعنی بقوتی یەکەمیش جاری وایدانری یعنی پێش قوتی عسکەری و سیاسیش قوتی اقتصادی زۆر جارێ سیاسە و عسکەریش اختیارەکە ئەوەیەکەوە مەدینە ئەتوانێ وەتەری اقتصادی مەککە بوەستێنێ باشە بەدری ئاخیرەشمانەیە بەدری سوغراشمانەیە بەدری ئولاشمانەیە غەیری بوات و عوشەیرە و مجموعەیەک غەزەواتی ترکراوە هەمووی چی بووە هەمووی عامل اقتصادی بووە چونکە کاروانەکانیان لەسەر ڕێگە بووە بۆ ئەوەی کە بۆچی ئەم ڕێگە بەکارێنن چونکە ئەزانن کە دەوڵەتداری منافەسەی اقتصادی تایە و تەئسیری اقتصادی وای لێ کاتە کە ڕایکێشی کە بیوەستێنی کە تۆ ئەم چەکەت نەبوو ئەم حەلت نەبوو لەگەڵیا ئەو زۆرینەیە لە هیچ کاتێکا تۆ ناتوانانی چاریکەی تۆ قوتی ئەوت نییە مەجبوری عاملێک بەکاری بێنی کادەی لە دەماری ڕئیسی کە ویش اقتصاد ئەمەش لە چیا دەرەکەوێت لە قەولەکەی ئەبوو سوفیان اعترافەکە ئەڵێ کاتێک کە باسی حادیسەی هێرەقلەکە کە ئەچێتە بەردەستی هێرەقل و لێ ئەپرسێ طبعا لە غەزەن کەیان بن ئەڵێ کە سوڵحەکەمان کرد لە حودەیبیە ئەم جارە ئیتر بە ئیسراحەت قافڵەمان خستە ڕێ چونکە ئیتر ئێمە شەڕ هەرگیراوە لە بەینە کەس نەما لە قوڕەیشە کەس نەما لە مەککە ئللا حوشترێ باریە نارد چەند حوشترێک باریە نارد وەقت حەسەبەتنە الحەرب ئەڵێ ئیتر جەنگ هیلاکی کردبووین جەنگ هیلاکی کردبووین تەنیا ئەو غەزەواتانە نەبوو کە کرابوو لە بەدراشکا بوون چونکەمان لە ئوحود تۆڵیان کردووە ئەوە نەبوو کە لە خەندەقا مەسەلەن سەر نەکەوتن خو هەر قووەکان هێناوە بەڵام چی بوو چونکە ئەوان ڕێگەی شامیان ئیتر بوو بە جەهەنەم لێ مەجبور بوون لەبەرەوەی کە بزاعی ئەوان ئەم تیجارەتەیە بازاڕی ئەوان لەوێ چۆڕئاوێکیان نییە وەکو خەڵکی مەدینە زراعەتکەن تەسیری لێ ناکە ئەم سەبرەی مسلمانان کە کردیان ئەم چەند ساڵە وەکو لە تعبیرەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەرەکەوێت لە دوای غەزوەی خەندەق کە ڕۆشتن و نەمان چی واقعێکی خوێندووە الآن نغزوهم ولا يغزون ئیتر قوڕەیش توانای هجوومینەوە هیچ عسکەرێک نییە لە عالەمە لە عیبارەتێکی کورتە ورە بداتە دۆستەکانی و ورەی دوژمنەکانی بڕوخێنێ لە تعبیرێکی وا الآن نغزوهم ولا يغزون قوڕەیش توانای هجوومینەوە بۆیە حەل لە دوای خەندەق ئەڵێ با بچین عومرە بکەین لەبەرەوەی لە شوێنی خۆشیانەتر ناتوانن هەڵسن تجارەتەکەیان لێ بووەتە جەهەنەم و ئەو خەڵکەیان کە تاوەکو ئێستا کۆ کردووە ئێستا توانای کۆکردنەوەیان نەماوە اختیاری مەدینە خۆی بۆ خۆی عسکەریان شوێنێکی محەسەنە لە ڕووی چیوە لە ڕووی ئەو فەرمێ چونکە دوو لای شاخێکی سەختە شاخێکی بەردین کە کەس ناتوانێت پێی هەڵشاخێ تەنیا منفەزێکە مەکشوفە ئەو شوێنەیە کە دوایی لە کاتی ئەحزابە خەندەق لێدەن پێوتی ئەحزاب باعتیباری مشرکەکان کە هەموو نەوعێت چەتە و دز و کافر و مشرک و یەهود هەمووی کۆبووە باعتیباری مسلمانەکانیش کە توانای مواجهەی ئەو هەموو قوتیان نەبوو خەندەقیان لێدا وەکەوەی کەوا بتوانن زەحفی ئەوان بوەستێنن نێڵن تەقەدومکەن تەنیا ئەو ڕێگە مەکشوفە یعنی بێرە بەرچاوی خۆت شارێک ئەم لاولای دوو شاخی زۆر سەختە کە هیچ قوتێک هیچ ئەسب ناتوانانی هەڵشاخێ پێیە تەرەفەکەی تریش تەرەفە طبعا جنوبیەکەی کە لە لای قوبا ئەوانەیە هەمووی مەزارعە هەمووی زراعەتە ئەمەش عسکەریان غەڵەتە ناتوانن بێنە ناوە چونکە تۆ نازانێکەویتە ناو کەمینۆ شوێنێکی مەکشوف نییە تەنیا شوێنی مەکشوف
لەلای جەبەل سەرعە کە دوای خەندەقەکەیان لێدا. ئیزەن لێرە مەدینە خۆی بۆ خۆی یەکێ لە ناوەکانیشی ئەلحەسینە، یعنی محەسەنە، دایمەن پارێزراوە. اختیارکردنی مەدینە وەکو خەڵک تەقدیرەکرێ خەڵکی مەدینە دوو قەبیلەی عەرەب کە ئەوس و خەزرەجە، سێ قەبیلەی یەهودی تایە. حتا عەرەبەکانی مەدینە ڕەنگە مەسەلەن شەڕی ناوخۆیان بوو لە بین یەکتریە، بەڵام هەندێ معلوماتیان بوو لەگەڵ یەهودیەکان. یەهودیەکان باسی چیان بۆ کردن؟ باسی پێغەمبەرانیان بۆ کردن. ئەمان ئەهلی کتابن، یعنی ئەهلی علم. عەرەبیش ئەهلی جەهلە، ئومین، نەخوێنەوارن. باسییان بۆ کردن. اختیارکردنی ئەم شوێنیان بوو ئەوەیە لە کتابی ئەوانە هاتووە الذين يجدونه مكتوبا عندهم في التوراة والإنجيل. للا نسرا ولا كتاب لا توراة وإنجيل يا فرمي يعرفونه كما يعرفون أبناءهم. وكو چون كركاني خوان من چون هسا كركي خوان بين ما يناسم أوها أين بس بين أي ناسم أو صفاتان كباسكر أيانود لجبال فاران كتهاميا عرب يلا تهامة لبي درجة للاي بيت إبراهيم يعني كعبة يعني مكة، بەڵام دەریەکەن لە شوێنێکی لەم شێوە خۆیە گرسێنێتەوە کە چواردەوری شاخی ڕەشی سەختە و شارێکی ئاوداری و بۆیسانداری باغدارە، دارخورمای زۆرە. سێرکەن اختیاری یەهودیەکان لەکوێ بوون؟ لە فەدەک، لە تەیما، لە ئومولقوڕا، لە یەسریب، لەم شوێنانە کە بوونە هم لە خەیبەر نفسی شێوەیە شوێنێکی زراعەتە چواردەوری شاخی ڕەشە. بەڵام ئەم سێ قەبیلە کە هاتوون بەنی قەینوقاع، بەنی نەزیر و دوایش بەنی قوڕەیزا، ئەمان اختیاری ئێران کردو و توانە دەرەکرێ زانەکەین ئەم شوێنە بێ کە خۆی ئەگرێتەوە. لێرە دێتە ئێرە اینجا ئەوە گەردەرچێ ئێمە هەمومان لەنەتەبیعنەه ولنقتلنكم قتل عاد وثمود. ئێمە شوێنێکەوین وەکو چۆن عاد و سەمود بکوژدین، ئاوا چون گەوانە قسەی پێغەمبەرەکان ئەشکانوە. ئێوە عەرەب ئاوانە خراپن، ئێمە دوای هەر پێغەمبەرمان بۆ ئەزانی شوێنی پێغەمبەران کرد. ئەم سەقافەتە یەهودیەکەوە باسەکرا لە لای عەرەبەکانە، عەرەب معلوماتێکی بوو. بۆیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی عەرزەکە نزیکەی 40 قەبیلە هموي جوان بكن من يحملني إلى قومي فإن قريشا قد منعوني أن أؤدي دين ربي. كيام قريت أخوي كيام براد أنباتوا بقومك أخوي بوي ديني خواب جينم قريش نايلن هم يلن شي في باش بيتال نام قومك أخوته بولا نام قومك أخوته شو كشعار جاهلية انصر أخاك ظالما أو مظلوما بوا تو بيا بيشجري قومك أخوتك لا شاكو لخراب يسا تو بو قومك أخوت جيالي أجر بيا باشي واز بێت. دوو قەبیلە خەریک بوو ڕێکەون، بەنی عامر، بەنی شەیبان، وتیان چیمان بۆ کێگەر سەرکەوی؟ فەرمووی ئەمر بەدەست خوایە، خوا خۆی ئەزانێت چیەکە. یعنی ئەمە شتەتە بۆ بکەین و دواییش خۆمان قاشاقێ لای هەموو عالەم و شەڕی دنیات بۆ بکەین و دوای هیچی ژیار نەبێ هیچمان جیە. ئەوانیش وازیانێ ئیلا کێ نەبێ ئەوس و خەزرەج. أوس وخزرج أم معلوماتان بو وتيان إنه لنبي الذي توعدكم به اليهود. والله أما خويتي ويهود أيانود بيغمر درجة لاي بيت إبراهيم هر شيء أم بيغمران لي أكردن فرياكون باكزنت نيبا يكم جار طبعا مسلمان بن أم صالك يتردينو خلق يكن لاتفاقك كأكري لليلة العقبة لمينا كروي تاريخ قوري أو شوا بيغلانشي بيغمري خاصة مزان شروطان شيء ما شروط مان شيء قال لا نقيل ولا نستقيل نخو مان وازيانين نيالن توج واز مان لبين يك لأصحابك كان يعني لأهل مدينة زور بچوكا لهميان بچوكتر قال قومك فلما كان
با پێتان بڵێم ئەگەر ئەم پیاوە بگرن نەخۆتان چیتان بەسەر دێ با هەموو قسەیەڵێ قسە لەم سەر نە لەو سەر ئەگەر ئەم پیاوە بگرن نەخۆتان ڕەمەتکم العەرەب عن قەوس واحدة هەموو عەرەب لە یەک تیرۆ لە یەک کەوانەوە تیرتان یعنی هەمووی بێتە دوژمنتان دوژمنایەتی هەموو عەرەب بووەکەن کەسێ مەطلوبە خۆی کەسێ فیرارە شوێن بەخۆی ناگرێ دنیا بێتە دوژمنتان وعضتكم السيوف شمشێر تیکە تیکەتانەکە شەڕە بێ بکەن ئەکوژرێن ئەصحاب یعنی ئەنسار بزیاتر لە هەموو غەزاوەکان سیر کە بزان عەدەدیان چەندە لە کوشتنە 90% لە جەنگەکانە کوژراوە مجتەمەعێکی بچووک ئەم هەموو جەنازەی بۆ هاتووەتەوە بۆ نمونە هەر لە جەنگی ئوحودا کە 70 سەحابە شەهید بووە 64 لەوان لە بەدرا 14 شەهید بووە 8 لەوان بچوو لەوەکانێتر لە ڕەجیعە 70 سەحابە هەمووی ئەنسار دە لە مجتەمەعێکی بچووکە هەر ماڵێ ئەگەر نەبێ بنە ماڵێک جەنازەیەکی بۆ چۆت کە زەمە قبوڵەکە و هەرچی مەسلحەتانە تیجارەتانە زراعەتانە شوێنتانە هەموو یەکەوێتە خەتەر قبوڵەکەن ئەڵێن لا نەقیل ولا نەستەقیل ئەی شەرتان چییە بەس ئەوەی کە جێمان نێڵی ئەگەر سەرکەوتی ئێمە جێنێڵی پێغەمبەری خوا سەڵ موعدیان پێدا المحیا محیاکم والممات مماتکم ژیان لەگەڵ ئێوەکەم مردنیش لەگەڵ ئێوەکەم ئەی فعلەن وابوو کاتێک کە سەرکەوت فەتحی مەکە کرا مەگەر نەگەڕایە بۆ مەکە و بۆ خۆی لەوێتم خەڵکی مەکەم و مەکە پیرۆسترە و حەج و عومرەی تیاکرێ و کەعبەی تیا و قیبلەی تیا لێوێ نەمایەوە مایەوە گەڕایەوە وانییە بۆ کەسیش قبوڵی نەکرد بۆ هیچ مهاجری 3 للمهاجرين بعد الصدر کە حەج تەواو بوو 3 ڕۆژ زیاتر بۆ نییە بمێنیت و لە مەکە اینجا هەر سەحابەیان کە خەڵکی مەکە ئەی تیجارەتی تیاکرێ سەفوان دەنگ و باسی بازار چی قیمەتەکە چی قیمەت ناکات جەماعەتیەوە بڕۆنم جارە ئیشمەیە بۆ خۆی بمایەتەوە لەوێ دەستی کرداتە تیجارەتکردن چی بازارێک بوو لە مەکە پێغەمبەری خوا سەڵ باسی حەج و ئەوە باسی عومرە و ئەوە باسی تەواف و ئەوە باسی ئاوی زەمزەم و ئەنام هەموو خەڵکە هات ئەمانش خوان خەڵکی مەکەن توجارن باشە ئەو تجارەتە نییە لە مەدینە چونکە مەدینە ئەو کەسابەتەی تیا نییە سەوەکو وایە تۆ لە هەولێر بچی بۆ ناحەیەک هەرەوە نییە شاری مەدینە بە گوێرەی ئاخر ئەحداسیات بەقەدەر مزگەوت و ساحەکەی ئێستێ ڕەنگە زۆربەتان زیارەتان کرد بێ بزانن بە دەلینی ئەم سەری بەقیعە چۆڵایی بووە ئەو سەرێکی غەمامەیە کە فەرمێ دەشتایی بووە لەوێ نوێژە جەژن و بارانە و جێیشان لێوە خستۆتە ڕێ تەرەفێکی سەقیفەی بەنی ساعیدێ کە کۆبوونەوە و وەکو کەپرێک بووە مەسەلەن کاتی خۆی عەسران و مەسەلەن ئەوانە بەیانیان لێوێ دانیشتون تایە شاری ئەوە نەبێت ئەوە کەیتری و قوبا و ئەوانە لادێ بووە کەوتۆتە ناو شارەکە ئیزەن اختیارکردنی مەدینە لە ڕووی جوغرافیوە لە ڕووی موقعۆ و لە ڕووی سوکانیش و خەڵکەکەوە مهەیە بۆ ئەوەی کە ئەم شتە وەرگرن لە ڕوویەترو مەدینە ئەوس و خەزرەج 120 ساڵە شەڕیانە وەک ئاەتەکە فەرمێ كنتم أعداء فألف بين قلوبكم ئێوە دوژمن بوون خوا کردتانیە برا لە حەدیثەکەشا فەرمێ ئەلەم تەکونوا متفرقین فجمعكم الله بي ئێوە کاتی خۆی بڵاوە نەبوون خوا بە من کۆی کردنەوە حربێک کراوە بەر لە هیجرەت 5 ساڵ بەر لە هیجرەت حربێک کراوە بە ناوی حربی بوعاث هەرچی سەرگەورەکانیانە هەموو یەکتریان کوشتووە هەر چەری ئەوس سەرکەوتووە بەڵام سەرگەورەکانیان کوژراوە جەو مهەیە بۆ کێ بۆ گەنجەکانیان عادەتەن گەنجیش بۆ ئیستیجابە باشترە تا پیری 70 ساڵ تەمەنی بێ لەسەر شرک بە ئاسانین قەنەعەتی ناگۆڕێ بە دەلیلی ئەوەی کە معاز کوژراوە سعد لە شوێنی دانراوە چەند ساڵ تەمەنێتی موسڵمانە بێ 30 ئەمگەر پیرێکی 70 ساڵ بواە ڕەنگە ئەو قەنەعەتەی نەبوایە تەنیا یەکێک لەو گەورانە مابووە ئەو هەموو سەرێشەی دروست کرد ئەوش عەبدوڵای کوڕی وەی کوڕی ئەبی سەلول چەند دانەی وای تیا بوو
هەمووی لەو حربی بوعاسە ئەڵێن خوای گەورە ئەم مدینەی حاضر کردو بۆ پێغەمبەرەکەی بۆی شوێنی بکەون ئەگینا چەند عەبدوڵای کوڕی بە یەک مایە چەند سەرێشەی بۆ دروست کرد ئەمە مدینە اختیارکردن وەکو یعنی وەکو موقع وەکو هیجرەت وەکو هەڵبژاردننی شوێنەکان ئەزانین کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر لە سەرتاوە کە لە ماڵ دەرەچێ ئەچێتە شوێنی ئەبوو بەکر بە پێ بۆ چونکە پێ بە هەموو شوێنێکە ئاچی بەڵام بۆ نمونە گەر وڵاخێکت پێ بێ گەر ئەسپێکت پێ بێ گەر پشتیرێکت پێ بێ بە هەموو شوێنەکان ناچێ هەردووکیان بە پێ کوێ اختیارەکەن ئەزانێ هەموو چاو لەسەر کوێیە لەسەر ڕێگەی مدینەیە زانیانە کە خەڵکی بەرەو مدینە چووە خۆش یەچێ بۆ وێ هەموو چاو لەسەر ئەو ڕێگەیە تۆ معقول نییە ئێستا مەسەلەن تۆ لە هەولێر چی بۆ سلێمانی لەو ڕێگە نینانە مەسەلەن ڕسمیانەی کەوەڕوە عکسی اختیاری کردووە بە ڕێگەی جنوبی کردووە ڕێگەی یەمەن کە غاری سەورە کوڕەکەی ئیمامی ئەبوبەکر ڕانەکە با ڕانەمەڕەکە با بۆی شوێن پێکیان جارێ ونکە بۆەوەی لەوێ شیریان بداتێ و لەوێ چی بخۆن سێ ڕۆژ ماونەتەوە معلوماتی ناو مەکەیان بۆ بزان لە چی شوێنێ خەتەرە ئەیانێ بچن بۆچی شوێنێ باس چییە کچی ئیمامی ئەبوبەکر خواردن حازرەکە باش لەوە زیاتر بمێنێتەوە شکرخێتە سەر ئەو شوێنە کوڕی ئەبوبەکر بۆ ڕانەکەیە با بۆ ئەو منتەقە خۆچن بۆ ئەو منتەقەش کە نایان بینن وەکو ئاەتەکە خوێندیوە إذ هما في الغار فەرقی غار چییە لەگەڵ کەهفە غار هەیە و ێسەر لە کوردی پێڵێن ئەشکەوت بەڵام غار جایە لە کەهف غار چییە غار بۆشایەکە لە ناو کەڵەکە بەردێکا دروست بووە کەڵەکە بەردێک کە بۆشایەکی تایە جێی نەفەرێکە کاتۆ جێی دوو نەفەر بە ئاسان ناکات وەکو غاری حیرا غاری سەور بەڵام کەهف کونێکی گەورەیە لە ناو شاخێکە حەو نەفەر ئەسحابی کەهف وانە سورەتێکە لە قورئانە چەند نەفەر تێچووە حەو نەفەر نە حەو نەفەر چووەتۆ جێی بووە نقلبهم یعنی تەفاوتیشیان کردو ئەم دیدوش یعنی گەورەیە ئەشکەوت شوێنێکی ئاوا گەورەیە ڕەنگاوەنێم قاعە گەورەتر یعنی پێوتێکە بەڵام غار چونکە فەرمێ لە ژێرەوە چەندێکی ماوە ئەوەنەی ماوە بە سەیریان کەن کە سەیریانکەن یەکسەر کەشفە بن ئەفەرمێ لا تحزن إن الله معنا غەمت نەبێ خوامان لەگەڵایە اختیارکردنی هەموو نوقتەکان کە ئەڕوەن ئەو ڕێگە نییە کەوا ڕێگەی قافلەکانی پێڕوە بۆ چونکە ئەزانن طەبیعی ئەو شوێنانە هەمووی بۆتە مەفرەزە و سەیتەرە و بۆتە قووە و بۆتە چاو حتا ئەو خەڵکەشەکە یعنی معنی نەبوو لایە ئەمیشە لەبەر جایزەکە سەد حشتر بە بارۆ ئێستا ویش بە دوای جایزەکە گەڕێ ڕەنگە خۆی معنی نەبوو بەڵام ئێستا معنیە لەبەرەوە جایزەیەکی دەستکەوێت اختیارکردنی کاتەکە کاتیشمان کەمە لەبەرەوە مەوسمی حەج بووە مەوسمی حەج اتفاقەکە کراوە دوای ئەوەی کە قافلەکان هەمووی ئەڕۆن و ئاشور و بشور نامێنێ و دەنگ و باز نامێنێ ئیز نەدرێ بە ئەسحاب کە لە یەکی محەڕەمۆ دەرەچن بۆ ئەو کاتە دەرچوونایە مەسەلەن نانەزانی ئایا شخصی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی ئەوێ دەرچێیانە خۆی چەندە تاخیر کردووە دەرچوونەکەی کەیە یەکی ڕەبیع الأوەلە کە گەیشتووەتە قوبا لە سەحیح بوخاری فەرمێ 14 ڕۆژی پێچوو 14 ڕۆژ بەو سێ ڕۆژەش کە ماوەتۆ لە قوبا کە سێ ڕۆژ ماوەتۆ لەوێ لە 12 ڕەبیع الأوەل گەیشتووەتە ناو شاری مەدینە یعنی حرەم مزگەوتی مەدینەی ئێستا ئەنجا گەیشتووەتە ئەوێ ئەفەرمێ بە 14 ڕۆژ ئیتر ئەبێ ئەخیری سەفەر بێ تاوەکو 12 ڕەبیع الأوەل کە تەئکیدن کە گەیشتووەتە ناو شاری مەدینە بە سێ ڕۆژمانەوەکەی قوبا سيمر شاعر أنس دغي مالي سيمر بياع العطور ببابنا
ويقول أوحي للندى أن يجهرا. سيقول عمار لزوجة ياسر قدر المحب إذا اكتوى أن يصبر. وبلال لن يرجو أمية مرة أخرى وصوت أذانه لن يكسر. ستزور جرحك حبة من سكر عنب ويطعم سكرا. كاتك في مصنم در كرا لطائف يترى لك كافر في مسلمان به عليه شيبه عتبك بينيان لناو باخكي خوانا ابو النطائف چونکە مەکە شوێنێ وشکە باخشتی لێ نایە ئەوان تاجر بوون بەڵام باخیان لە تایب وەکو چۆن خەڵکی شار ئەچێ لە دەرەوە لە شەقڵاوە لەو شوێنانە باخیانەیە کە بینیان فرق له هەردووکیان دڵیان نەرم بوو بینیان چی پێکراوە چۆن دەرکراوە چۆن بەربەران کراوە وتیانەکێ چی بۆ بووە ئەو کەسە کێ بوو واشتی بۆ بردن عەداس چی بۆ برد ترێ شیرینە عەداسیش خەڵکی کوێیە خەڵکی نەینەوایە ئەڵێن کوردیشە ستەزور و جورحەکە ئەوان بەردیان تێگرت ئەی ئەم ئێستا لەسەر زام و لەسەر زامارەکەی چی بۆوە ستەزور و جورحەکە ستەزور و جورحەکە حبة من نەینەوە حبة من سكر شیرینی بۆەوە با کە ئێوە بەردبارانێکن عنب ويطعم سكرا شیرینی پێدا کە کاتێک ئێوە بەردی پێوەنن دەریەکەن باوەڕی پێکرد دەست و قاچی ماچ کرد وتیان عەداس باوەڕی پێ نەکەی فەرمی قەسەم بەخوا لەم سەرزەویە پیاوێتر پیرۆزتر نییە نە ئێستا لە هەموو بەشەریەت پیاوێکی تر وەکو ئەو پیاوە پیرۆز نییە چی پێکرد فتعالى كل قلوبنا لك خزرج وعيوننا أوس تغازل الكوثر خير الورى من أطعم الدنيا ولم يطعم وشد على الحجارة مئزرا. قلبي هو الجذع الذي تركته وذبحته عندما صعدت المنبر. والسلام عليكم ورحمة الله وبركاته. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم. داوي لي بردنك ما قدر يجنب يدا خواهي قولة جزائي وجباته.